لە ساڵی 1990 دا لە دوای کۆتایی هاتنی جەنگی کۆیت هێزەکانی سوپای عێراق کە زۆربەی لە باشووری عێراق جێگیر کرابوون بە تەواوەتی لاواز ببوون ئەوە ژوای کرد ڕاپەڕین لە شارەکانی ناسریە و بەسڕە و کووت و دواتر چەند شارێکی تریش بەرپا ببێت دوای ماوەیەکی کەمیش ڕاپەڕین لە شارەکانی کوردستان دەستی پێ سەرکردەکانی کوردیش دەیانویست دانوستان لەگەڵ فەرمەندەکانی موجاهیدینی خەڵقی ئێرانی بکەن تا هیچ لایەکیان دژ بەویتر نەوەستێتەوە بەڵام لەبەر لاوازی سوپای حکومەت لەو کاتەدا و بۆ پێش کە ڕێکخراوی موجاهیدینی خەڵق هاوکاری سەربازی دەوڵەت بووە لە باکووری عێراق و بەعز لە بەرامبەر هاوکاریکردنی ئەو ڕێکخراوە لە دژی ئێران فەرمانی سەرکوتکردنی ڕاپەڕێنێکی کورد و شیعی پێس پێدرا بوو یەکەم ڕوبەڕووبوونەوە لە نێوان چەکدارەکانیان کە لە نزیک شاری کفری جێگیر کرابوو لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لە شارۆچکەی دووسخڕمات و ڕوویدا هۆکاری هێرشەکەی موجاهیدینی خەڵق بە پاساوی هاتنی سەربازانی ئێران بوو بۆ ناوچەکە تا هێرش بکەنە سەر بنکەوت چەکدارەکانیان و هێرشەکەش بە هەماهەنگی نێوان فەرماندە سەربازیەکانی عێراق و مەسعود ڕەجەوی سەرۆکی ڕێکخراوەکە ئەنجامدرا بوو لە کۆتایی مانگی ئەزاردا ڕوبەڕووبوونەوەی تر لە شارۆچکەکانی سلێمان بەگ و کفری ڕوویدا و زۆربەی چەکدارەکانی ئەو ڕێکخراوەش بەرەو سەربازگەی ئەشرەف جوڵەیان کرد دوای خۆڕێخستنەوەیشیان فەرمانیان پێکرا هێرش بکەنە سەر شارۆچکەی جەلەولا دواتریش لە کەلار و خانەقین شەڕ لە نێوان چەکدارانی ڕێکخراوی موجاهیدین و هێزەکانی پێشمەرگە بەرپا بوو هێرشەکانی چەکدارانی ئەو ڕێکخراوەش بۆ سەر ناوچەی گەرمیان لە 21 مانگی ئازاری ساڵی 1990 دەستی پێکرد و تا دوای نیسانی هەمان ساڵ بەردەوام بوو کە زیانی ژیانی و مادی زۆری لێکەوتەوە لە بەرامبەریشدا سەدام دوو سەربازگەی لە جەلەولا و چەند سەربازگەیەکی تری لە فەلوجە و بەسرە بەخشی ڕێکخراوەکە هەروەها یارمەتی سەربازی لۆجیستی پێشکەشکردن دواتریش سەربازگەی ئەشرەف لە پارێزگای دیالە کە ڕوبەرەکەی تەنها 7 کیلۆمەتر بوو بۆ 30 کیلۆمەتر فراوانکرا ڕێکخراوی موجاهیدینی خەڵق لە ساڵی 1965دا بە مەبەستی ڕووخاندنی ڕژێمی شا لە ئێران دامەزرا و دواتریشکاری بۆ ڕووخاندنی ڕژێمی کۆماری ئیسلامی کرد لە وڵاتە بەپێی ئەمارەکانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان ژماری ئەندامانی ڕێکخراوی موجاهیدینی خەڵق لە عێراق لە نێوان 2500 تا 3000 کەسە کە ئێستا لە کەمپی لیبرتی لە بەغدا نیشەجێ کراون و چاوەڕێی ناردنیان بۆ وڵاتێکی دیکە دەکەن کاروان شێخ موحسین NRT